2 ملیاردێرەکەی جیهان چاوەڕێن لە یاریشی کیکبۆکسیندا ڕوبەڕووی یەک ببنەوە. مارک زوکەربێرگ و ئیلۆن ماسک 2 ملیاردێرە بەناوبانگەکەی جیهان ململانەی نێوانیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەگوازنەوە بۆ بەرکەوتنی ڕاستەوخۆ و لە یاریەکی کیکبۆکسیندا ڕوبەڕووی یەک دەبنەوە. میدیاکانی جیهان بڵاویان کردەوە مارک زوکەربێرگی خاوەنی کۆمپانیای مێتا لەگەڵ ئیلۆن ماسکی خاوەنی کۆمپانیای تێسلا دوای توندبوونەوەی ناکۆکیەکانی نێوانیان لە ڕێگەی پۆستی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڕیاریان داوە لە یاریەکی کیکبۆکسیندا ڕوبەڕووی یەکتر ببنەوە. میدیاکان ئەوەشیان ئاشکرا کردووە هەردوو ملیاردێرەکە ڕەزامەندیان دەربڕیوە و چاوەڕێی کاتی یاریەکان دیاری بکرێت. لای خۆیەوە داناوایت خاوەنی کۆمپانیای UFC بۆ یاری هونەرە جەنگیەکان ڕایگەیاندووە خۆشحاڵە بەوەی کە ڕوبەڕووبوونەوەی نێوان ئەو 2 ملیاردێرە ببینێت. وتیشی کۆمپانیاکەمان ئامادەیە کات و شوێنی ڕوبەڕووبوونەوەکەیان بۆ دیاری بکات. ئەوەش لە دوای ئەوە هات کە ئیلۆن ماسک پێشنیازی ڕوبەڕووبوونەوەکەی بۆ مارک زوکەربێرگ کردو و مارکیش بە پێشنیازەکەی ڕازی بوو.